بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا باسی سنتەکانی نوێژ سنتەکاندا کە دەرسی ڕابردوو وتمان دوو جۆر سنەتمان هەیە. سنەتێکی ڕەها بێناو نیشان کە کات و ئەندازەی ڕکعاتەکانی دیار نییە. هێندێک سنەتیشمان هەنە پێیان دەوترێت سنەتی مقەیەد، ئەوانەی کە پەیوەستن بە نوێژە فەرزەکان لە پێش نوێژە فەرزەکان یا دوای نوێژە فەرزەکان دەکرێت. ئەگەر لە نوێژی بەیانیەوە دەست پێ بکەین، معلومە کە نوێژی بەیانی تەبعاً دوو ڕکعات سنەتی لە پێشەوە ئەنجام دەدرێت، بەڵام دوای نوێژ تەبعاً هیچ سنەتێکی تێدا نییە. سەبارەت بە فەضڵ و گەورەیی و تایبەتمەندی دوو ڕکعاتی پێش نوێژی بەیانی کە پێی دەوترێت سەڵات الفەجر، کۆمەڵێک فەرموودەی سەحیح پێغەمبەرمان هەن صلی الله عليه وسلم. لەوانە عائیشە خوا لێی ڕازی بێت بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هما أحب إلي من الدنيا جميعا، فەرموویەتی دوو ڕکعات ئەنجامدانی پێش نوێژی بەیانی خۆشەویستترن لام لە دنیا هەمووی. و ئەبوو هوڕەیرە دەفەرموێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا تدعوا ركعتي الفجر، هیچ کاتواز لە دوو ڕکعاتی پێش نوێژی بەیانی مەهێنن. وإن تركتم الخيل، ئەگەر ئێوە لەو کاتانەشدا بن کە بە ئەسپ ڕاودەندرێن یان وەک دەڵێ بە ئەسپ خەریکن دوژمنەکانتان ڕاونێن، یعنی لە گەرمەی شەڕ و شۆڕشدا ئەو کاتەی بەسەر ئەسپەکانیشتانەوەنە بۆ شەڕکردن و ڕاونانی دوژمن یا دوژمن بە دواتانەوەیە، لەو کاتەشدا واز لە دوو ڕکعات سنەتی پێش نوێژی بەیانی هەرمەهێنن. فرمودەیەکی کە عائیشە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت لم يكن لرسول الله صلى الله عليه وسلم على شيء من النوافل أشد معاهدة من الركعتين قبل الصبح. فرمێت نەمدیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر هیچ کامێک لە سنەتەکان هێندە سوور بێ ئەوەندەی کە سوور بووە لەسەر ئەنجامدانی دوو ڕکعات پێش نوێژی بەیانی. و هەر عائیشە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ركعتا الفجر خير من الدنيا وما فيها، ئەنجامدانی دوو ڕکعات سنەتی پێش نوێژی بەیانی چاکترە لە دنیا لە ئەوەشی کە تێیداتی. و هەروەها ئیمامی ئەحمەد بۆمان دەگێڕێتەوە کە عائیشە فەرموویەتی ما رأيته على شيء من الخير أسرع منه إلى الركعتين قبل الفجر. نەمدیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هیچ کارێکی خێر ئەوەندەی خێرا بێ ئەوەندەی کە خێرا بووە لە ئەنجامدانی دوو ڕکعات سنەتی پێش نوێژی بەیانی. کەواتە سنەتەکان هەموویان گرنگن، بەڵام لە ناو سنەتەکانیشدا لە ناو ڕەواتیب و مؤەکەدەکانیشدا هێندێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر باسی کردوون و زیاتر سوور بووە لەسەریان. یەک لەو نوێژە سنەتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر حەریص و سوور بووە لەسەر ئەنجامدانی و وازی لێ نەهێناوە ئەو دوو ڕکعاتانە بوون کە لە پێش نوێژی بەیانیدا ئەنجام دەدرێن و دەکرێن. خاڵێکی دیکە تەبەن هەر سەبارەت بە دوو ڕکعاتانە سنەت وایە ئەو دوو ڕکعاتانەی لە پێش نوێژی بەیانیدا دەکرێن زۆر درێژ نەبن، وەکو سنەتەکانی دیکە سنەت وایە بە کوردی بیان کەین. ئەویش لەبەر ئەو فەرمودانە. یەک لە فەرمودەکان حەفسە بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت كان رسول الله صلى الله عليه وسلم يصلي ركعتي الفجر قبل الصبح في بيتي يخففهما جدا. حەفسە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵەکەی مندا ئەو کاتێک کە لە لای من بووە دوو ڕکعات سنەتی پێش نوێژی بەیانی کردوون، بەڵام زۆر کورتی کردوونەتەوە.
زۆر کورتی کردوونەتەوە، زۆر بە کورتی کردوونی لە چاو سونەتەکانی دیکە، لە چاو نوێژەکانی دیکە یا لە چاو شەو نوێژ. وهروەها عائشە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يصلي ركعتين قبل الغداة فيخففهما حتى إني لأشك أقرأ فيهما بفاتحة الكتاب أم لا. دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو ڕکعاتی پێش نوێژی بەیانی هێندە بە خێرایی و بە کورتی دەیکردن، هەتا زۆر جار دەکەوتمە گومان لەوەی کە دەمگوت دەبێت فاتحای خوێندبێ یان نەیخوێندبێ. بێگومان خوێندوێتی، بەڵام عادەتەن پێغەمبەر صلی الله عليه وسلم سونەتەکانی دیکەی کە لە ماڵێ کردوون زۆر بە درێژی کردوون، قورئانی زۆر تێدا خوێندوون. دوو ڕکعاتی پێش نوێژی بەیانی لە چاو ئەوان زۆر کورت بوون، تەنانەت عائشە گومانی کردووە لەوەی کە ئایا فاتحای خوێندووە یا نەیخوێندووە. و هەر عائشە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو ڕکعاتی پێش نوێژی بەیانی دەکردن قدر ما يقرأ فاتحة الكتاب، تەنها بە ئەندازەی خوێندنی فاتحا دەمایەوە، وەگەوەی کە دوای فاتحای هیچ سوورەتێکی دیکە یا هیچ شتێکی دیکەی نەخوێنبێت. ئەی چ سوورەتێک بخوێنین لە دوای فاتحای لە نوێژی بەیانیدا؟ بێگومان تەبەن ئەگەر سەیری فەرمودەکانی پێغەمبەر کەین صلی الله عليه وسلم، زۆرترین فەرمودە لەسەر ئەوەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕکعاتی یەکەم سوورەتی الکافرونی خوێندووە، لە ڕکعاتی دووهەمدا سوورەتی ئیخلاسی خوێندووە دوای فاتحە. لەوانە عائشە بۆمان دەژێڕێتەوە کە دەفەرمێت يقرأ في ركعتي الفجر قل يا أيها الكافرون وقل هو الله أحد وكان يسر بهما. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوو ڕکعاتی پێش نوێژی بەیانیدا دوای فاتحە ڕکعاتی یەکەم کافرونی دەخوێند، ڕکعاتی دووهەم فاتحای دەخوێند و فاتحاش و سوورەتەکانیشی بە بێدەنگی دەخوێندن و دەنگی تێدا بەرز نەدەکردنەوە. و هەر عائشە دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرمون نعمە السوورەتان هما، چاکترین سوورەت ئەو دوو سوورەتانن يقرأ بهما في الركعتين قبل الفجر کە ئەو خۆی لە دوو ڕکعات سنەتی پێش نوێژی بەیانیدا دەیخوێندن، یەکەمیان قل يا أيها الكافرون، دووهەمیان سوورەتی ئیخلاس. جابیر بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت جارێکیان پیاوێک لە بەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو ڕکعاتی پێش نوێژی بەیانی ئەنجامدا، لە ڕکعاتی یەکەم سوورەتی کافرونی خوێند و هەتا کۆتاییەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هذا عبد عرف ربه، فەرمووی ئەوە بەندەیەکە خوای خۆی ناسیوە. دەفەرمێت ڕکعاتی دووهەم هەستایەوە فاتحای خوێند، دوای فاتحای سوورەتی ئیخلاسی خوێند هەتا لێبوویەوە. پێغەمبەر فەرمووی هذا عبد آمن بربه، ئەوە بەندەیەکە عەبدێکە خوای پەروەردگاری خۆی چاک باوەڕی بە پەروەردگاری خۆی هێناوە، ئیمانی باشی بە پەروەردگاریەتی. بۆیە طەلحە دەفەرمێت فأنا أحب أن أقرأ بهاتين السورتين في هاتين الركعتين. بۆیە طەلحە دەفەرمێت لەبەر ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەز دەکەم هەمیشە لە ڕکعاتی یەکەم سوورەتی کافرون بخوێنم، لە ڕکعاتی دووهەم سوورەتی ئیخلاس بخوێنم. بەڵام کۆمەڵێک فەرمودەی کەشمان هەنە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوانەش شوێنی دیکەشی خوێندوون لە قورئانێ، بۆی ئەگەر جێگایەکی دیکەش بخوێنی سوورەتی کافرونت نەخوێندی یا سوورەتی ئیخلاست نەخوێندی یا ئەسڵەن هیچ سوورەتێکت نەخوێن تەنها فاتحات خوێن، بێگومان سونەتەکە هەر جێبەجێ دەبێ. لەوانە ئیبن عەباس بۆمان دەژێڕێتەوە کە دەفەرمێت جارێکیان پێغەمبەری خوام بینی صلی الله عليه وسلم گوێم لێ بوو کە لە دوای فاتحای أو تقول آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسماعيل سورة بقرة آتي 136 دەخوێن، ولا ركعاتي دوهم أو آتي خوێن تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم كأول سورة آل عمران آتي 64 دایە. يعني هەندێک جار ئەوانەشی خوێندون و چەند فەرمودەیەکمان هەنە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنی کەشی خوێندون. کەواتە دروستە کە دوو ڕکعات سونەتەکەت کردن تەنها فاتحاش بخوێنی واجبەکەت هەر لەسەر لا دەچێ، و ئەگەر
طبعا سورة قل يا أيها الكافرون لركعتي يكم دوها إخلاص لركعتي دوهم دا بخوێنی زۆر باشە و زۆر چاکە و ئەگەر شوێنێکی دیکەش سوورەتێکی دیکەش جێگایەکی دیکەش بخوێنی بێگومان هەر ئاساییە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێن و جێگای دیکەشی لەناو قورئانەدا خوێندون. بابەتێکی دیکە هەر سەبارەت بە سنەتی دوای نوێژی بەیانی سنەت وایە کە دوو ڕکەعات سنەتەکەت کردن لە شوێنی خۆت دانیشی کە سەلامت دایە ئەو دوعای بخوێنی اللهم رب جبريل وإسرافيل وميكائيل ومحمد النبي صلى الله عليه وسلم أعوذ بك من النار سيجار أو ذكر سنة دوباركيوة اللهم رب جبريل وإسرافيل وميكائيل ومحمد النبي صلى الله عليه وسلم أعوذ بك من النار يعني أي پروردگار جبريل پروردگار إسرافيل وميكائيل ومحمد صلى الله عليه وسلم خم پناه دەدەم بە تۆ لە ئاگر و هەروەها بیستراوە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە لە ڕۆژی جومعان دوای نوێژی بەیانی جگە لەو دوعایە أو دعاء خوێندووە أستغفر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليك سيجار تفرمت هەر کەسێک لە دوای سنەتی پێش نوێژی بەیانی لە ڕۆژی جومعە بەیانیەکەی دوای دوو ڕکەعات سنەتی پێش نوێژەکەی دەفەرمێ هەر کەسێک ئەو دوعایە سێجار بخوێنێ أستغفر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه فمن غفر الله تعالى ذنبه خوای گەورە لە تاوانەکانی خۆش دەبێت ئەو جار دەفەرمێت ولو كانت مثل زبد البحر ئەگەر گوناهەکانی بەقەدر لم و کەفی سەر دەریاکانیش بن کە سنەت وایە ئەو دوو دوعانە هەمووشە هەمیشە دوای دوو ڕکەعات سنەتەکەی اللهم رب جبريل وإسرافيل وميكائيل ومحمد النبي صلى الله عليه وسلم أعوذ بك من النار سێجار بخوێنین و لە ڕۆژی جومعەش دوای دوو ڕکەعات سنەتی پێشی بەیانی ئەگەر ئەو ذیکرەی بخوێنین أستغفر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليك سێجار بخوێنە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە لە هەموو گوناهێکت خۆش دەبێ ئەگەر گوناهەکانت بەقەدر کەف و لمی سەر دەریاکانیش بن کە ئەوە فەضڵ و چاکەیەکی گەورەیە خوای پەروەردگار لەگەڵ ئێمەدا دەیکات بەو ذیکرەکەمە بەو دوعاکەمە بەو پاڕانەکەمە خوای گەورە ئەو هەموو گوناه و تاوانانەت لەسەر بسڕێتەوە. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە سنەتەکانی هەر نوێژی بەیانی سنەت وایە ئینسان کە نوێژی بەیانی کرد بەلای ڕاستە ڕاکشێت و دەستی ڕاستی بخاتە ژێر سەری ماوەیەک بەبێ دەنگی بمێنێتەوە و ئەو ماوەیە دانێ بۆ فکرکردنەوە و بیرکردنەوە لە حاڵی خۆی و لە قیامەتی خۆی و لە ڕابردووی خۆی دواتر هەستێتەوە بۆ نوێش. بەڵام عولەما دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سنەتەی لە ماڵەدا جێبەجێ کردووە یعنی عادەتەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو ڕکەعات سنەتی پێش نوێژی بەیانی لە ماڵەدا کردوون وەکو دەرسی پێشووتر باسمان کرد کە وتوان سنەتەکان هەمیشە لە ماڵێ بکرێن خێرترە کە لە ماڵێ سنەتەکەی کردووە دوای ئەنجامدانی سنەتەکە و خوێندنی دوعاکە بەلای ڕاستیدا تەوان دەستی خستۆتە بن سەری و فترێک ڕاکشاوە بە بێدەنگی. جا عولەما دەفەرمون ئەگەر لە ماڵی خۆت سنەتەکەت کرد سنەتە بەلای ڕاستدا ڕاکشێی و تەوان دەستت بخێ ژێر سەرتەوە. بەڵام ئەگەر لە مزگەوتێدا سنەتی پێش نوێژی بەیانی کرد و ئەو کەسانی دەستنە جەماعەتێ دەفەرمون لە مزگەوتێدا سنەت نییە ڕاکشەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵێدا ڕاکشاوە و لە مزگەوتێدا لەبەرەوەی ڕاکشان بە زەحمەت عادەتەن دەچێ ناو ڕیزەکانەوە ئەوجار هەرچی لە مزگەوتێدا هەیە ئەگەر ڕاکشێت لەوانەیە وەک دەڵێ زۆر جار لە زۆر شوێنی جێگاش نەبێ یان خەڵکی تووشی زەیقەتی و ناڕەحەتی کەی
بۆیە لەو حاڵەتانەدا کە لە ماڵی خۆت نوێژە دەکەی 2 ڕکعات سونەتەکە دەکەی بەڵێ دوای سەلامدانەوە و خوێندنی دوعاکە ئەگەر فترەیەکی کەم چەند دەقەیەک یان دەقەیەک کەمتریش بەلای ڕاستتدا ڕاکشەی و دەستت بخەیە ژێر سەرت و تۆزێک بیر لە حاڵی خۆت بکەیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوویەتی و زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خاڵێکی دیکە ئەگەر نوێژی یعنی 2 ڕکعات سنەتی پێش نوێژی بەیانی لە قیست و نەتوانی بیکەی ئایا دروستە بیجەڕیەوە یا دروست نییە؟ بێگومان دروستە. أبو هريرة دەڵێت پێغەمبەر صلى الله عليه وسلم دەیفەرموو من لم يصلي ركعتي الفجر حتى تطلع الشمس فليصليها. دەفەرمێ هەر کەسێک 2 ڕکعات سنەتی فەجر پێش نوێژی بەیانی نەکرد تا ئەو کاتەی کە خۆر هەڵدێت بە ئەو کاتی بیکات و بیجێڕێتەوە گەر بیەوێت خێرەکەی لە قیس نەچێ. هەر لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ پیاوێک ناوی قەیسی کوڕی عومەر بوو هاتە مزگەوتێ کە هات بینی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکان لە نوێژی بەیانیدانە لەگەڵیان نوێژی بەیانی کرد دواتر هەستا لە پەنایەکی 2 ڕکعاتی دیکەی کردن پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو ئەو چ نوێژەکە دەیکەی چونکە دوای نوێژی بەیانی سنەتی بێناو نیشان و سنەتی بێهۆکار دروست نین. پیاوەکە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من کە هاتم ئێوە لە نوێژە فەرزەکەیدا بوون و 2 ڕکعات سنەتەکەم نەکرد بوو ئێستا ئەو 2 ڕکعاتانە 2 ڕکعات سنەتی پێش نوێژەکەنە ئێستا دایانجێڕمەوە و دووبارەیان دەکەمەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدەنگ بوو هیچ قسەیەکی نەکرد. مادام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لی بێدەنگ بووە و لی قەدەغە نەکردووە و نەهی لێ نەکردووە بێگومان ئەگەر فریای 2 ڕکعات سنەتەکەی نەکەوتی ئاساییە دوای نوێژە فەرزەکەی 2 ڕکعات سنەتەکان بکەی. جا ئەو 2 ڕکعات سنەتانە خۆر هەڵات بێ یا خۆر هەڵ نەهات بێ هەر دروستە بیانکەی وە تەنانەت ئەو کەسانەی کە بۆ نوێژی بەیانیش بەخەبەر نایەن یان نوێژی بەیانیان دەچێت درەنگ بەخەبەر دێت لەو حاڵەتانەشدا تەبان ئەگەر بەخەبەر هاتی نوێژە فەرزەکەت مەترسی لەسەر بوو زانیت نوێژە فەرزەکەت دەچێت دەکرێت یەکەم جار نوێژە فەرزەکەت بکەی دواتر 2 ڕکعات سنەتی پێش نوێژێ لە دوای ئەنجامدانی نوێژە فەرزەکەی جێڕیەوە و دووبارەی کەیەوە بۆ ئەو کەسەی کە بیەوێت ئەجرەکەی و خێرەکەی لە قیز نەچێت. ئەوە سەبارەت بە نوێژی بەیانی کە نوێژی بەیانی تەنها ئەو 2 ڕکعات سنەتەی لە پێشە بەڵام یەک تێبینی ئاگاتان لێی بێت تەبان نوێژی سنەت ئەو نوێژە سنەتانەی کە پەیوەستن بە نوێژەکانەوە دەبێت کاتی نوێژەکەی هاتبێ یعنی دەبێت مەلای بەیانی بانگی دابێ ئەو جار بۆت هەیە 2 ڕکعات سنەتی فەجر بکەیت پێش بانگدان ناتوانانی ئەو 2 ڕکعاتانە بکەیت پێش بانگدان هەر نوێژێکی بکەیت بە شەو نوێژ حسابە دەبێت نوێژی بەیانی ببێ ئەو جار 2 ڕکعات سنەتی پێش نوێژی بەیانی بکەیت تەوان بۆ نوێژەکانی دیکەش بە هەمان شێوە نێوڕۆ بە نمونەگەر بتەوێت 2 ڕکعات سنەتی لە پێش بکەیت دەبێت نوێژی یعنی بانگی نێوڕۆی بدا ئەو جار سنەتی گەڵ نوێژەکەی ڕێگە پێدراوە و دروستە بۆ نوێژی بەیانیش بە هەمان شێوە ناکرێت پێش بانگدانێ 2 ڕکعات سنەتی بکەی و ناوی بنەی سەڵاتی فەجر. صلاة فجر إن قرآن الفجر طبعا كان مشهودا دەفەرمون قورآنی فەجر کە زۆرێک لە عولەما دەفەرمون مەبەستی نوێژی بەیانیە یان ئەگەر وەک خۆش معنایکەین یعنی ئەو قورآنەی لە نوێژی بەیانیدا دەخوێندرێت یان لە سەڵاتی فەجردا دەخوێندرێت مەلائیکەت تێیدا حازر و ئامادە دەبن کاتێکی زۆر تایبەتە کاتێکی زۆر مبارەکە وێ ئەو 2 ڕکعاتانەی کە دەیکەین و ناوی دەنەین سەڵاتی فەجر یا 2 ڕکعات سنەتی پێش نوێژی بەیانی لە کاتی نوێژی بەیانیدا دەکرێن وەکو گوتم ئەسڵ ئەوەیە پێشەوەی نوێژە فەرزەکەی بکەیت 2 ڕکعات سنەتەکان بکەیت بەڵام ئەگەر لە حاڵەتێکدا پێش نوێژەکەی 2 ڕکعات سنەتەکەت پێ نەکران دەکرێت دوای نوێژەکەی یا تەنانەت ئەگەر خۆریش هەڵبێ دوای خۆر هەڵاتیش دەتوانی ئەو 2 ڕکعاتانە بجێڕیەوە بۆی لە ئەجرەکەی و لە خێرەکەی بێبەش نەبی. خوای گەورە
یارمەتی هەموو لایەکماندا کە بتوانین ئەو سونەتە و سونەتەکانی دیکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیندوو بکەینەوە تا بەخۆیانەوە نزیک ببینەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و شایستەی ئەوە بین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئومەتی خۆیمان حساب بکە، شایستەی ئەوە بین کە لە قیامەتدا پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەت و تکامان بۆ بکات بە هیوای ئەوەی کە هەموو لایەکمان نوێژی بەیانی لە کاتی خۆیدا بکەین و ئاگاشمان لێبێت جگە لە نوێژی بەیانی کە ناکرێت بە هیچ شێوەیەکی بچوێنین ئەو دوو ڕکعات سونەتانەش پاداشتەکەی و ئەجرەکەی لە کیس خۆمان نەدەین. خوای گەورە عیبادەت و خواپەرستی هەموو لایەکمان قبوڵ بفەرمێ. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.